سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران زۆر خۆشحاڵین کە جارێکی دیکە میوانی ماڵەکانتان بووین. هیوادارین ئەم کاتەمان پڕ بێت لە باس و گفتوگوی سوود باش. هەروەها بە دڵێکی کراوە چاوەڕوانی نامە، پەیام، بۆچوون و پێشنیارەکانتانین لەگەڵمان بن. لە بەڕێوەبەری بەرنامەی ئێمە و بینەران ڕوونکردنەوەیەکمان هەیە کە تێدا هاتووە چەند هاوڕێ بەرنمەکەمان پرسیاریان لێ کردوین کە بابەتەکانی بەرنامەی ئێمە و بینەران جاری وایە کە لەگەڵ یەک ناکۆکیان هەیە. داوایان لێ کردوین تۆزیح بدەین کە بۆچی وایە. سپاس لەم عەزیزانە کە بە وردی سەرنج دەخەنە سەر بەرنامەکەمان. دەبێبێژین ئەوە ڕاستەکە جاری وایە ئەو بابەتانە کە لێرە لەم بەرنامەدا پێشکەش بە بینەران دەکرێت لە بۆچوون یان لە جاخستنە سەر کێشە و ڕووداوەکان دەقاودەق وەک یەک نین و هەرکامە بە جۆرێک دەچنە سوراخی ئەم یا ئەو کێشە و ڕوودا و هەرکامە بە جۆرێک هەڵسەنگاندنی بۆ دەکەن. ئەوە دەگەڕێتەوە بۆ سیاسەتی زاڵ بەسەر ئەم بەرنامەیە کە بیر و بۆچوون و ڕای جیاواز لەسەر کێشە سیاسی و کۆمەڵایەتەکان لە خۆ دەگرێت. هەروەک ناوی خۆی بەخۆیەتی بەرنامەی ئێمە و بینەرانە، یعنی بەرنامەکە کە بینەرانمان دەتوانێن ڕاوبۆچوونی خۆیان لەسەر ڕوودا و کێشەکان و بابەتە سیاسی و کۆمەڵایەتیەکان لەگەڵ یەکتر بخەنە بەرباس و لێکۆڵینەوە. هەر بۆیە جاری وایە بە تەبیعەتی بەرنامەکە جیاوازی لە هەڵسەنگاندنەکاندا دەبینن و دیارە کەس نابێ ئەو ئینتیزاری بێ کە هەموو کەس وەکو یەک بیرکاتەوە. بە واتایەکی تر بەرنامەی ئێمە و بینەران بەرنمەیەکی کراوەیە و هەموو ئەو ڕوودا و کێشانە لە خۆ دەگرێت کە بینەرانمان لە ژیانی ڕۆژانەدا پێوە خەریکن، مەشغەڵە و مەسەلەیانە و حەز دەکەن قسەی لەسەر بکەن و بۆچوون و تێڕوانینی خۆیان دابش بکەن و لەم ڕێگەوە ئەزمونونەکان بگوازرێتەوە کە سەرنجام بتوانێت جۆرێک لە هاوکردداری دژ بە هەلومەرجی داسەپێنراو دروست بێ. کەوا بێ ئەگەر کەسێک بە دوای ئەوەیە کە بزانێت بۆچوونی فەرمی کۆمەڵە لەسەر ڕوودا و پێشاتەکان چیە، ئەوە لە ڕاگەیاندنە فەرمیەکانی کۆمەڵە دەتوانێت سوراخی بگرێ. بەڵام یەک ئەسڵ لەم بەرنامە واتە بەرنامەی ئێمە و بینەران ڕەچاوکراوە دەکرێت. ئەویش ڕاستە لەوانەیە ڕاو بۆچوونی جیاواز لەسەر هەر بابەتێک بێتە گۆڕێ، بەڵام هەموویان بە جیاوازیەکان هێشیانەوە لە خانەی دیفاع لە ئازادی و بەرابەری و دادپەروەری و هەروەها بە تایبەتی تر دیفاع لە بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان و دژایەتیکردن لەگەڵ سەرکوت و بێمافیدا هاودەنگن، ئەگەرچی بە زمان و بە شێوەی جیاوازەوە. هەوڵمانداوە بەرنامەکەمان خۆی بە پاراستنی ئەم بۆچوونە بە ئەرکدار بزانێ و ئەم پرەنسیبە بپارێزێ، کەوا بوو ئەگەر جاری وە هەڵسەنگاندنی جیاواز بەدی دەکرێت دەبێت بزانین کە تەبیعەتی بەرنامەکە ئەوە دەخوازێ. بەڵام دفاع لە ڕاستی و حەقیقات، دیفاع لە ئازادی و بەرابەری و دیفاع لە بەرژەوەندی چینی کرێکار و زەحمەتکێش و سەریەکخستنی ئەزمونونەکانی بەرەنگاربوونەوە لەگەڵ سیستم و دەسەڵاتی زاڵمانە ئەرکی بێ ئەملا ئەولای ئەم بەرنامەیەکە جاری وایە بە شێوەی جیاواز یا بە زمانی جیاواز باس دەکرێت. جارێکی تر سپاس بۆ بینەرانی وردبینمان و هیوادارین بە بەشداری چالاکانەی ئێوەی بینەر کە بە هەر شکل و شێوازێک بۆتان ممکن دەبێت ئەم بەرنامە دەوڵەمەندتر بکەن. بینەرانی ئازیز، هەروەک ئاگادارن هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان هەروە کوێرانە بەردەوامە. لەم بارەوە قسەمان زۆر کردو، بەڵام با جارێکی تر ئەم پرسیارە بکەین، بەڕاستی ئایا ئەم پەلامارانە نیشانەی دەسەڵاتداری بە زمانی هەڕەشەیە یان ترس لە جێگە و پێگەی کوردستان لە بزوتنەوەی ڕزگاری خوازیە؟ پەلامارە بەردەوامەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ناوەند و کەمپەکانی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو خاک و سنوورەکانی هەرێمی کوردستان بە بیانووی پێبنەما بابەتێک نییە تەنیا لە چوارچێوەی ئەمنیەتی و سەربازی کوردخایەندا سێر بکرێت. ئەم هێرشانە ڕنگدانەوەی استراتیژیەکی پڕ لە تەنگەژەی سیاسی و ئەمنی ڕژیمێکەکە بە درێژایی تەمەنی تاوانبارانەی لە ناوەوە و دەرەوە وڵاتی تووشی قەیران و
نائەمنی کردووە. با جارێکی تر بزانین هۆکارە سەرەکیەکاری پەرەسەندنی ئەم هێرشانە بۆ سەرلایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چییە؟ یەکەم، کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی پڕ لە چاوانی هەمیشە هەوڵی داوە کێشە و قێرانە ناخۆییەکانی یاسا ئابووری کۆمەڵایەتی و ناڕزایەتی جەماوەریەکان بۆ دەرەوەی سنوورەکان بگوازێتەوە تاکو و سەرنجی ڕای گشتی لەسەر شکستی دەسەڵاتداری خۆی چاواشە بکات. دووهەم، ڕۆڵی دیار و مێژوویی بزوتنەوەی سیاسی کوردستان لە هوشیارکردنەوە و ڕێکخستنی ناڕزایەتیەکان بەتایبەت لە سەرهەڵدانە جەماوەریەکانی ئەم دوایانەدا بۆتە مایەی نیگەرانیەکی جدی بۆ ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی. ئەم ناوچەیە ڕێکخراوتر و ئەزموونی خەباتی سیاسی و جەماوەری پڕبایەخی هەیە. سێهەم، کۆماری ئیسلامی هەوڵ دەدات بە بەکارهێنانی درۆن و موشک جیا لە شکاندنی سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراق و گوشارخستنە سەر حکوومەتی عێراق و هەرێم تا بیان کاتە ئامرازێک بۆ گوشاری مرۆئی و سیاسی بۆ سەر پەنابەران و لایەنەکانی ڕۆژهەڵات. لە هەمان کادا ئەم پەیامە بگەێنێکە هێشتا هەیە و توانای سەرکوتی هەیە. بەڵام لە هاوکێشە سیاسی و سەربازیەکاندا بەکارهێنانی هێزی نظامی بەرامبەر کەمپین یان ناوەندی سیاسی و مەدەنی کە خاوەنی باڵادەستی ئاسمانی یان پاراستنی سەربازی گەورەنین هیچ شانازیەک یان ئاماژێک نییە بۆ بەهێزبوونی کۆماری ئیسلامی. ڕژیمێکە خۆی بە زلهێزێکی ناوچەئی دەزانێت ئەگەر لە بوونی چەند ناوەندێکی سیاسی یان لایەنێکی ئۆپۆزیسیۆن لەسەر سنوورەکان بترسێت، ئەمە بەڵگەی ئاشکرای بنەمای پوچەڵی ئەمنی و شەریعەتی سیاسەتی. دەسەڵاتێکی بەهێز پشت بە ڕەوایەتی جەماوەری خۆی دەبەستێت، نەک بەکارهێنانی بەردەوامی موشک بۆ بێدەنگکردنی دەنگی جیاواز. هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرلایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دەربڕینی ترسێکی قوڵە لە ئایندە و نیشانەی شکەست پێهێنانی ئیرادەی ڕەوای خەڵکە. ئەم هەنگاوانە نەک هەر ناتوانن بنەمای کۆمەڵایەتی بزوتنەوەی کوردستان لاوازکەن، بەڵکو سیمای کۆماری ئیسلامی وەک ئەکتەرێکی نائەمنی سازکردن و لادان لە یاسا نێودەوڵەتەکان و توند و تیژکار زەقتر دەکاتەوە. کاک نادر لە یادداشتێکدا نووسیەتی لە بیرمانە ئەگەر مۆدێلی قوڵایی استراتیژی سوپای پاسداران ساڵانێک وەک قەلخانێک بەکاردەهات، ئێستا بووەتە کاناڵێک بۆ گواستنەوەی قەیرانەکان بۆ ناخۆی ئێران. جارێ حەماس تەقریبەن لە بیر چووەتەوە و قسە لەوەیە کە بە ناچاری قەراردادی سوڵحی قبول کردەوە. حیزبوڵڵا هێزێکی وای نەماوە و ڕوبەڕووی بابەتی چەکداماڵین بۆتەوە. هەشتی شەعبێ لە ژێر گوشارێکی سەختدایە و حوسیەکان کەوتونەتە ژێر زەختی وڵاتانی کەنداوی. خلاصە بەرەی مقاومەت نەیتوانی قوڵایی استراتیژی بۆ کۆماری ئیسلامی دابین بکات و ئێستا شەڕهاتووەتە ناو قوڵایی خاکی ئێران. لە هەموو ئەم ساڵانە کۆماری ئیسلامی بە بڕینی نانی سەرسفرەی کرێکار و زەحمەتکێش هەوڵیدا بە سازماندانی بەرەی مقاومەت ئاوری شەڕ لە خۆیان دوور ڕابگرن، بەڵام هەروەک باسکرا هەمووی پوچەڵ کرایەوە و ئاورەکە هاتە نێو ماڵیان. لە ڕاستیدا ئەوان نەیانتوانیوە نەزمێک دروست بکەن کە خەڵک تێدا بتوانێت بە ئاسوودەیی بژی، هەرچەند لە ڕاستیدا دابینکردنی ئاسوودەیی و ئارامی لە ژیانی خەڵک لەگەڵ مانەوەی کۆماری ئیسلامی ناتەبایە. چون کاتێک ئامانجی دەسەڵات لە وڵاتێک تەنها درێژکردنەوەی قەیران بێت، ئابووری دادەڕمێ و بەرهێنەر هەڵدێت و کۆمەلگا تووشی بێمتمانەی دەبێت. جالب ئەوەیە ڕێکخراوەکانی سەر بە حکوومەت خۆیان ئەم ڕاستیە دەردەخەن. لە داداکانی ساڵی 2025 و 2026 ئاماژە بە دابەزینی متمانەی کۆمەڵایەتی و خواستی زۆرینەی خەڵک بۆ گۆڕانکاری ڕیشەیی دەکرێت. دیارە کاتێک حکوومەت هەردەنگێکی ناڕازی بە هەڕەشەی ئەمنی ناو دەبات و ئامادە نییە لەگەڵ کۆمەلگای خۆی دادانووسم بکات، مانای وایە دیواری متمانە لە نێوان دەسەڵات و خەڵکدا ڕووخاوە. ئەوان ناڕزایەتیەکان لەسەر برسێتی و بێکاری و ئازادی دەبەستنەوە بە دەستی دەرەکی تەنها بۆ ئەوەی ڕوبەڕووی کێشە ڕاستەقینەکانی کۆمەلگا نەبنەوە. کەوابوو کێشەی ئێران تەنها لە بۆمب یان دیپلۆماسیدا نییە، بەڵکو لە سڕینەوەی ویست و خواستی کۆمەلگادایە. لە هەموو ئەو بڕیارە گەورانەی کە ژیانی ملیۆنان کەس دیاری دەکات، خەڵک تەنها وەک ژمارە یان قوربانی سێ دەکرن، نەک وەک خاوەن بڕیار. کاک نادر لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێ
ڕێگای ڕاستەقینە بۆ دەربازبوون لەم دۆخە گەڕانەوە بۆ سیاسەت لە خوارەوەیە. ئێران پێویستی بەوەیەکە مافی ڕێکخراوبوون، حیزب و سندیکا بە فەرمی بناسرێت، میدیاکان لە سانسۆر ڕزگاریان بێت، بزوتنەوە کۆمەڵایەتەکان وەک کرێکاری، ژن، خوێندکار، مامۆستا ببنە ئەکتەری سیاسی. مافە سەرەتاییەکانی خەڵک بۆ ژیان و بۆ ئازادی بە ڕسمیەت بناسرێ و ئەمانە و زۆر داخوازی تر تەنیا کاتێک مسەوگەر دەبێت کە مانەی سەرەکی ئەم داخوازانە واتە کۆماری ئیسلامی لەسەر ڕێگە نەمێنێ. کاک نادر لە کۆتایی نامەکەیدا نووسیەتی با ئەویش زیاد بکەین. ئەو تێگەیشتن و تەفاهمنامەی کە باس دەکرا و دەرکەوت کە تەنها وادەیەک بوو بۆ دواخستنی قەیرانەکان، نەک دابینکردنی ئارامی و ئاسایش کە لە ژیانی خەڵک. بە پێچەوانەی پرۆپاگەندەی دەستگاکانی کۆماری ئیسلامی، هێزی ڕاستەقینەی ئێران لە موشەکەکانیاندا نییە، بەڵکو لەو کۆمەڵگایەدایە کە ئەگەر ئازاد بێت دەتوانێت ئاشت و پێشکەوتن بەدی بهێنێت. تا ئەو کاتەی ململانێت چینایەتی و داواکاری ڕەواکانی خەڵک لە بڕیارەکاندا ڕەنگ نەداتەوە، هەر تەفاهمێک تەنها ناوێکی ڕازاوەیە بۆ مانەوە لە بازنەی بەتاڵی قەیرانەکەدا کە کۆماری ئیسلامی دەسەڵاتی تاوانکارانەی خۆی پێ بیمە دەکات.
هاوڕێ سولماز لە نامێکدا بۆمانی نووسیە ئێوارەی دووشەممە 5 گەلاوێژی ساڵی 1404 دیمەنێکی ناخەژێن شاری ئیسفەهانی گرتەوە. ئامادەکردنی سێدارە و هێنانی جەرسەقی لە مەیدانی ئەلیخانەی ئامادەکاری بوو بۆ ڕووداوێکی خەمناک. بەرەبەیانی ڕۆژی دواتر سێشەمە بەر لە هەڵاتنی خۆر 2 کەس لە پێشچاوی تووڕە و پڕ لە پەژارەی خەڵک بە شێوەیەکی ئاشکرا لە مەیدانی گشتیدا ئیعدام کران. ئەمە لە کاتێکدا بوو کە هەفتەیەک پێشتر 2 کەسی دیکەی هەمان پەروەندە کە لە خۆپیشاندانەکانی دەیمانگی پار بەشداریان کرد بوو بە نهێنی ئیعدام کرابوون. جیاوازی لە شێوازی جێبەجێکردنی ئەم سزایانە یعنی مەخفیانە و ئاشکرا ئەو پرسیارە دروست ئەکات کە حکوومەت چه ئامانجێکی سیاسی لە پشت ئەم نمایشە خوێناوەی هەیە. میدیا حکومیەکان ئەم ئیعدامەیان وەک وەڵامێک بۆ کوژرانی 4 ئەندامی بەسیج و فەرەجا لە خۆپیشاندانەکانی بەفرانباری 1404 ناوبرد. بەپێی راپۆرتەکانی کۆمەڵەی مافی مرۆڤی هێرانە لە کۆی 95 دەست بەسەرکراوی ئەم دۆسیە 41 کەس سزای ئیعدامیان بەسەردا سەپێنراوە. سێدارە تەنیا ئامرازێک نییە بۆ سزادان، ئامرازێکە بۆ شێواندنی ڕۆحی کۆمەلگا، بۆ داگیرکردنی فەزای گشتی و بڵاوکردنەوەی توی ترس لەو شوێنانەکە ڕۆژێک دەنگی ناڕزایەتیان تێدا بەرز بووبەوە. ئەوەی لە مەیدانی ئەلیخانی لە ئیسفەهان ڕوویدا و لە زۆرێک لە شارەکانی دیکەی ئێراندا دووبارە دەبێتەوە نەک بڕیارێکی دادوەری بەڵکو بەشێکە لە شانۆگەریەکی خوێناوی حساب بۆ کراوە. حکوومەتی کۆماری ئیسلامی بەچڕکردنەوەی سێدارە بۆ هەمان ئەو مەیدان و شەقامانەی ناڕزایەتیان تێدا تەقاوەتەوە دەیەوێت پەیامێکی دیاریکراو بنێرێت. هەر شوێنێک ببێتە مەیدانی هاوار دەکرێت ببێتە گۆڕستانیش. ئەم ئامادە باشیە ئەمنیە پێشوەختەیە و گەمارۆدانی مەیدانەکانی لەلایەن هێزە سەرکۆتکەرەکانەوە ڕوخساری ڕاستەقینەی دەسەڵات دەردەخات. ڕژیمێکە خۆی بە بەهێز بزانێت پێویستی بە سازدانی نمایشی مەرگ و بەکارهێنانی ترس نییە بۆ ڕاگررتنی کۆمەلگا. ئەم ڕەفتارە نیشانەی هێز نییە بەڵکو بەڵگەی ترسی قۆڵی سیستمێکە کە باش دەزانێت پایەکانی تا چه ئاستێک لەرزۆک و بێپشتوانەیە. سێدارە، زیندان، ئەشکەنجە و ترۆر هەوڵێکی بێ ئەمانن بۆ ئاساییکردنەوەی توندوتیژی و بێدەنگکردنی بزوتنەوەی ڕەوای خەڵکە لە هەژاری، بێکاری و نادات پەروەری بێزاری بوون. سێدارە لە بەردەم ڕایگشتی سەقامگیری ڕژیم نیشان نادات، بەڵکو داماوی و بێوەڵامی دەسەڵاتێک دەسەلمێنێت کە لە ئاست چارەسەرکردنی سەرەتایی ترین داواکاریەکانی خەڵکدا پەکی کەوتووە. لەم بارودۆخە هەستیارەدا کۆمەلگا و هێزە پێشکەوت و خوازەکان لە بەرامبەر تاقیکردنەوەیەکی مێشوئیدان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانە یەکەم هەنگاو بریتیە لە نەچوونی ئاگایانە بۆ سیرکردنی دیمەنەکانی لە سێدارەدان. خۆبواردن لە سیرکردنی ئەم دیمەنانە یەکەم پەیامی بێزاری و ڕەتکردنەوەی مەیدانیەکانە. بەڵگەدارکردنی تاوانەکان، گەیاندنی دەنگی بێدەنگکراوان بە جیهان، هاوپشتی ڕێکخراو، دروستکردنی زەنجیرەی پشتیوانی لە نێوان بنەماڵی قوربانیان، چالاکوانان و چین و توێژە جیاوازەکان. خەبات لە دژی سزای ئیعدام، جیاکراون نییە لە خەباتی کرێکارێکە داوای حەقدەسە دواکەوتەکانی دەکات. ژنێکە لە پێناو مافە بنەڕەتەکاندا دەجەنگێت یان کۆڵبەر و سوختبەرێکە لە پێناو پاروەنانێک گیانی دەخاتە مەترسیەوە. سەرکۆت لە ئێرانی ئەمڕۆدا سنوور و نەتەوە ناناسێت، هەر وەک چۆن لە یەک کەسیدا تەنافی سێدارە مل بە هاوڵاتیەکی ئێرانی و هاوڵاتێکی ئەفغانستانیدا دەگرێت. سێدارە تەنیا کوشتنی جەستەیەک نییە بەڵکو هەوڵێکە بۆ کوشتنی ئومید لە دڵی کۆمەلگادا. ئێمە نەدەبێت ببینە تەماشاگەری ئەم نمایشەی مەرگە و نەدەکرێت لە بەرامبەریدا بێدەنگ بێت. تەنیا بە ناڕزایەتی یەکگرت و ئاگایانە و بەردەوام دەکرێت کۆتایی بە ڕژیمی سێدارە بهێنرێت و ڕێگە بۆ داهاتوێکی ئازاد، دادپەروەر و بێ توندوتیژی کۆمەڵایەتی و حکومی ئاوا بکرێت.
ئێمەی مرۆڤ لەم دنیا پڕ لە نائەداڵەتیدا هێشتا باسی مرۆڤایەتی دەکەن، باسی شکۆ و کرامەتی مرۆڤ دەکەین، باسی ئازادی، دادپەروەری، ئاشتی و خۆشەویستی دەکەین. ئەمە باشە، بەڵام هاوکات بینەری مەرگی مرۆڤیشین، بینەری منداڵێکین کە لە برساندا گیان دەسپێرێت، بینەری نەخۆشێکین کە بەهۆی نەبوونی دەرمانەوە دەمرێت، بینەری بێماڵێکین کە لە سووچی شەقامێکدا دوا هەناسەی هەڵدەمژێت، بینەری پەنابەرێکین کە لە گەڕان بە دوای ژیاندا لە دەریا یا بیاباندا گیانی لەدەستەدات، بینەری کۆڵبەرێکین کە بۆ نان گیان ئەدات، بینەری گەنجێکین کە تەنیا بە تاوانی داواکردنی مافی ژیان لە سێدارە دەدرێت. هەموویان دەبینین و دەبیستین، بەڵام بەلای هەموویانە تێدەپەڕین و دیسانش باسی مرۆڤایەتی دەکەین. ئازاری من مەرگی مرۆڤ نییە، مەرگی حورمەتی ژیانەکە یەکەم ڕۆژە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ مرۆڤدا بووە. ئازاری من ئەوەیە کە ئێمە خۆمان لەم ئازارانە جیا دەکەینەوە، وەک ئەوەی تەنیا بینەرێک بین کە هیچ پەیوەندیەکمان بەوانە نییە کە دەیان بینین یا دەیان بیستین. بۆڵەبۆڵ لە پوچی و تێکچوونی سیستم دەکەین، ئەمە باشە، بەڵام لە بیری دەکەین کە خۆشمان بە بێدەنگیمان بەشێکین لە هەمان سیستم. سیستم لە ئاسمانەوە نەهاتووە، سیستمەکە دەستکردی مرۆڤە، من، تۆ، ئێمە. هەر جارێکە ڕاستیەکەمان بینیوە و بە بێدەنگی لێ تێپەڕیوین، بەردێکمان خستووەتە سەر دیواری ئەم سیستمە. هەر جارێکە پێشێلکردنی شکۆی مرۆڤێکمان بینیوە و بەبێ پەیوەندی بە ژیانی خۆمانەوە زانیوە، باجی خۆمان داوە. هەر جارێکە وتومانە جا بە من چی؟ بێ ئەوەی بزانین بووینەتە هاوبەش لە دروستکردنی هەمان ئەو جیهانی کە گلەی لێ دەکەین. شاید گەورەترین میراتێک کە لە ڕابردووە بۆ خۆمان هێشتوتەوە چاوبرسێتی و تەمانە بێت، شاید میراتی بە بینەریمانەوە بێت. نەوەیەک هات بینی و تێپەڕی، نەوەیەکی تر هات بینی و تێپەڕی، ئێمەش هاتوین دەبینین و تێدەپەڕین و ئەم میراتە پڕ لە نائەداڵەتیە بەبێ دەستکاری دەستپێرین بە نەوەی داهاتوو. ئێمە ئاگاداری ئازاری مرۆڤین، بەڵام خۆمان لەو ئازارەدا دەبرین. شاید گەورەترین هەڵخەڵەتاندنی خۆشمانیش دەقیقەن ئەمە بێت، ئەوەی خۆمان بە تەنیا تەماشاکرد بزانین، نەک ئەندامێک لەوەی ڕۆژانە لە بەردەم چاوماندا ڕوودەدات. کاتێک مرۆڤێک دەمرێت ئێمە نامرین، کاتێک منداڵێک برسی دەبێت ئێمە برسی نابین، کاتێک نەخۆشێک دەرمانی دەست ناکەوێت ئازارەکەی لە جەستەی خۆماندا هەست پێ ناکەین و هەر ئەمەیە کە هێدی ئەم بڕوایەمان تێدا دروست دەکات کە چارەنووسی مرۆڤەکانی تر چارەنووسی ئەمە نییە. بەڵام ئەگەر وا بێت ئیتر بۆچی باسی مرۆڤایەتی دەکەین؟ ئەگەر مرۆڤایەتی تەنیا وشەیەک بێت کە بە زماندا بهێنین، نە ئەرک و بەرپرساریەتێک کە پێ بژین، ئیتر چی لێ دەمێنێتەوە؟ شاید ئاگابوونەوە بەم مانایە بێت، قبولی بکەین کە هیچ کەسێک لە دەرەوەی ئەم جیهانە نەوەستاوە، هیچ کەسێک تەنیا بینەر نییە. هەمومان بە ئەندازەی بێدەنگیمان، ترسی کەوتنمان یان بەرپرسیارەتیمان پشکمان لە چارەنووسی ئەم جیهانەدا هەیە. شاید لەم خاڵەوە مرۆڤ دیسانەوە مرۆڤ بدۆزێتەوە، بە هیوای دۆزینەوەی مرۆڤایەتی کە بێدەنگی دەشکێنن و هەموو دەنگەکان دەخەنە سەری یەک و دەچێتە بە گشت نائەداڵەتیدا، کە هیچ باوک و دایکێک خەجاڵەتی منداڵی نەبێ، کە هیچ منداڵێکی برسی نەبێ، کە هیچ ژنێک ناڕازی نەبێ، کە هیچ لاوێک ئومیدی لێ نەسنێتەوە و هیچ ئینسانێک بە بۆنەی باوەڕی ئەسیر نەکرێ و هیچ کەسێک بۆ نانگیان نەدات. زماني پشکۆی دڵێم بڵێ سەیناه و ئاگردەبوو، سەر زمانێ پشکۆی دڵێم
شارێ سەوز و جوان بوو سنەوبەری باغی دڵێم هەمی شارێ سەوز و جوان بوو کەچی ئێستا دڵی ساردێم خۆشی گەرم ناکاتەوە کەچی ئێستا دڵی ساردێم خۆشی گەرم ناکاتەوە سێبەرەکەی جارانیشم بە باڵای خۆم ناگاتەوە ئای لە تەمەن ئای لە تەمەن چی لێ کردم چی لێ کردم ئای لە تەمەن ئای لە تەمەن چی لێ کردم چی لێ کردم چۆن کردمی بە هاوڕێکەم چۆن کردمی بە هاوڕێکەم یادێ نەبوو لە خەونێکدا بۆ مناڵیم بباتەوە یادێ نەبوو لە خەونێکدا بۆ مناڵیم بباتەوە دەستێ نەبوو دەرگای شادی بەڕۆی مندا بکاتەوە دەستێ نەبوو دەرگای شادی بەڕۆی مندا بکاتەوە زۆرە ترسم ئاوێنەکەم خۆم پێنیشان نەداتەوە زۆرە ترسم ئاوێنەکەم خۆم پێنیشان نەداتەوە لە ناوی من بپرسیت و بەفر وەڵام بداتەوە ئای لە تەمەن ئای لە تەمەن چی لێ کردم چی لێ کردم ئای لە تەمەن ئای لە تەمەن چی لێ کردم چی لێ کردم چۆن کردمی بە هاوڕێکەم چۆن کردمی بە هاوڕێکەم بەڵێ بینەرانی ئازیز هاوڕێیەکمان هاوڕێ کاک فواد 94 لە شاری بانەوە دوو پرسیاری جدی ئاراستەی کردوین هاوکاتیش دەڵێ پرسیاری زۆر کەسی تریشە لە پرسیاری یەکەم دەڵێت بۆچی بە پێچەوانەی سەدەی پێشوو خەباتی سوسیالیستی بزوتنەوەی کرێکاری و حیزبە کۆمونیستەکان لە سەرانسەری جیهان بەتایبەت لە ئەوروپا و ئەمریکا لە کزی و پەراوێزکەوتندان هەروەها لە پرسیارێکی تردا دەڵێت بۆچی هێزە چەپ و سوسیالیستەکان ئامادە نین خەتی یەکتر بخۆینەوە و تووشی ئەم هەموو پەرتەوازیە بوون
سپاس بۆ کاکفوادی ئازیز بەڕاستی وەڵامدانەوە بۆ ئەم پرسیارانە زۆر لایەن لە خۆ دەگرێ و حتمما وەڵامی جیاوازیشی بۆ هەیە بۆیە ناکرێت لە ماوەیەکی کورت بکرێتەوە چونکە بەسراوەتەوە بە زەنجیرەی گۆڕانکاری مێژوویی ئابووری و کۆمەڵایەتی لێرەدا هەوڵ دەدەین لەم مەجالەدا تیژ بخەینە سەر ڕەهەندە سەرەکیەکانی ئەم دیاردەیە جارێ با لە پێشتا بزانین هۆکارەکانی لاوازبوونی مەیدانی بزوتنەوەی سۆسیالیستی و کرێکاری چییە کە کاکفواد دەڵێت وەک ئەوایڵی سەرهەڵدانی بزوتنەوەی سۆسیالیستی بەهێز نییە. ئەم ڕاستیە لە بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی تەنیا بەهۆی ناکارەمەیی ناخۆییەوە نەبووە بەڵکو دەرەنجامی کۆمەڵێک وەرچەرخانی مێژوویی و جیهانی بووە لەوانە یەکەم ڕوخانی یەکێتی سۆڤێت و قەیرانی بڕواپێکراوی ڕوخانی بلۆکی بەناو سۆسیالیزم لە سەرەتای دەیەی نەوەدەکاندا زەبرێکی گەورەی دەرونی و سیاسی لە بزوتنەوەی جیهانی کرێکاندا سیستەمی سەرمایەداری ئەم ڕووداوەی وەک کۆتایی سۆسیالیزم و تەنانەت کۆتایی مێژوو ناسان ئەمەش وای کرد بڕوای بەشێکی زۆری کۆمەلگا بە توانای دروستبوونی بەدیلێکی سۆسیالیستی بەهێز کەم بێتەوە. دووهەم جیهانگیربوونی سەرمایەداری هاوچەرخ هێزی کاری پەرتەوازە کردووە کۆمپانیا فرەنەتەوەیەکان بەرهەمهێنانیان بۆ ئەو وڵاتانە گواسەدووە کە هێزی کاری هەرزانیان تایە ئەم کێبڕکیە لە نێوان کرێکارانی جیهان یەکگرتووی و ڕێخستنی چینی کرێکاری لە ئاستی نەتەوەیی و نێودەوڵەتیدا ئاڵۆزتر کرد. سێهەم گۆڕانی پێکهاتەی چینی کرێکار کارگا گەورەکانی سەدەی بیستم کە شوێنی کۆبوونەوە و ڕێخستنی هەزاران کرێکار بوون جێگەی خۆیان داوەتە کەرتی خزمەتگوزاری ئابووری دیجیتاڵی و ئیشی پچڕپچڕ و گرێبەستی کاتی ئەم شێوازەنۆیەی کارکردن یەکگرتووی چینی کرێکاری دژوارتر کردوێتەوە. چوارم هێژمونی ئایدۆلۆژی سەرمایەداری وەک ئانتۆنیۆ گرامشی ئاماژە پێدەهات چینی دەسەڵاتدار تەنیا بە زەبری هێز حکوومەت ناکات بەڵکو لە ڕێگەی میدیا پەروەردە و کولتورەوە ڕەزامەندی گشتی بەرهەم دەهێنێت لە کاتێکدا کێشەکان ڕەهندی ساختاریان هەیە سیستم وای نیشان دەدات کە گرفتەکان تاکە کەسین. پێنجم دابەزینی ڕۆڵی سندیکاکان و سەرکوتی سیاسی لە ڕۆژاوا ڕفۆرمیزم بەسەر بزوتنەوەی کرێکاریدا زاڵ بوو و سندیکاکانی لە ڕێکخراوی شۆڕشگەڕیەوە گۆڕی بۆ دەستگایەک تەنیا بۆ چانەدان لەسەر موچە. لەلایەکی ترەوە لە وڵاتانی وەک ئێران و ناوچەکەدا سەرکوتی بێبەزایانەی هێزی چەپ و ڕزگاری خواست هۆکارێکی دیکەی کەسبوونیان بوو. لە زۆربەی وڵاتاندا بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکای لاتین و بەشێک لە ئاسیا و ئافریقا هێزە چەپەکان ڕوبەڕووی سەرکوتێکی بەفراوان بوون لە سێدارەدان زیندان دوورخستنەوە قەدەغەکردنی چالاکی سیاسی و لە ناوچوونی ڕێخستنەکان ڕێگر بوون لەوەی ئەزمونونەکان لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر بگوازدێتەوە. سروشتیە کە هیچ جەریانێکی سیاسی لەژێر وەها پەسدانێکی بەردەوامدا ناتوانێت ڕێکخراوێکی بەهێز و خۆڕاگەر دروست بکات. دوای ئەم بنەما سەرەکیانەی ئێستا باش وایە لە چەند خاڵدا وەڵام بە پرسیاری دۆمی کاکفوادی ئازیز بدرێتەوە کە بۆچی هێزی چەپ و کۆمۆنیستەکان پەرتەوازن و خەتی یەکتر ناخوێنەوە. ئەم پەرتەوازیە دەرەنجامی چەندین گیرروگرفتی تئۆری و ڕێکخراویە کە هێزە چەپەکانی تووشی کز و لاوازی کردووە. سەرەکی ترینی بریتین لە یەکەم گۆڕینی مارکسیزم لە زانستێکەوە بۆ دوگما سێکتاریزمی ئایدۆلۆژی. مارکسیزم لە بنەڕەتدا ڕێبازێکی شیکاری دیالێکتیکی و زانستێکی کۆمەڵایەتیە بۆ تێگەیشتن لە واقعی هاوچەرخ بەڵام بەشێکی دیار لە گروپە چەکدارەکان چەپەکان ببورن کۆمونیزمیان بە مێتۆدێکی زانستیەوە گرێبوو بۆ گۆڕیوە بۆ مەکتەبی فکری دوگم و ئایناسا لە بری شیکردنەوەی ئاڵۆزیەکانی سەرمایەداری نوێی تەکنۆلۆژیا و پێکهاتەی گۆڕاوی چینی کرێکار پانادەبەنە بۆ دووبارەکردنەوەی دروشم و دەقا کۆنەکانی سەدەی 1920 هەر هۆڵێکیش بۆ نوێکردنەوەی تئۆری بە پێ واقع بە لادان و خیانەت تۆمەربار دەکرێت.
ئەم دوگماتیزمە وای کردووە هەر گروپێک خۆی بە تاقانە نوێنەری ڕاستەقینەی سۆسیالیزم بزانێت و ڕۆتێک بەرامبەر پەراوێز بکات. دووەم، گۆشەگیری و دابڕان لە ژیانی ڕۆژانەی جەماوەر بەشێکی بەرچاو لە ڕێکخراوە چەپەکان لە بڕی ئەوەی ئامادەیەکی دیاریان لە ناو کرێکاران، مامۆستایان، ژنان، گەنجان و توێژە کەم داهاتەکانی هەبێت بوونەتە یانەی گفتوگوی ڕۆشنبیری و نوقمی ناکۆکی ناخۆییەکان بوون. زمان و ئەدەباتی سیاسیان وەڵامدەرەوەی ئازارەکانی ئەمڕۆی خەڵک نییە. کاتێک جریانێکی سیاسی نەتوانێت گرفتە واقعیەکانی کۆمەڵا بە زمانێک کۆمەلگا بە زمانێکی ڕۆشن بێنێتە گۆڕێ، جەماوەر نەک وەک ڕزگارکەر بەڵکو وەک تاقمێکی ڕووناکبیر و دوور لە واقع سەیریان دەکەن. سێهەم، قەیرانی دموکراسی ناخۆیی. پراکتیکی مێژوویی نیشانی داوە کە بەشێک لە ڕێکخراوە چەپەکان بە پێچەوانەی دروشمە ئازادی خوازەکانیان لە ناوخۆدا توژی شەخص پەرستی، نەبوونی ئاڵوگۆڕی دەسەڵات و بەرگەرنەگرتنی ڕەخنە بوونەتەوە. نەبوونی مێتۆدی دموکراتی لە بڕیاریاندا بۆتە هۆی شەقبوونی بەردەوام و داخورانی توانای ڕێکخراویان. کۆمەلگای هاوچەرخ متمانە بە هێزێک ناکات کە نەیەوێت ئەو بەهایانەی بانگەشەیان بۆ دەکات لە پێکهاتەی ناخۆیی خۆیدا پیادەیان بکات. چوارم، نائامادەیی بۆ سازان و هاوپەیمانێتی سیاسی. لە زۆربەی ناوچەکاندا لەوانەش لە ئێران چەپەکان نەیانتوانیوە پلاتفۆرمێکی هاوبەش لە نێوان خۆیان و پاشان لەگەڵ هێزە دیموکراتیەکاندا دروست بکەن. ناکۆکیە مێژوویەکان و بەرژەوەندیە بچووکەکانی حیزبی زۆر جار زاڵ بوون بەسەر ئەنجامە گشتیەکاندا. ئەمە لە کاتێکدایە کە جەریانە ڕاستەکان سەرەڕای جیاوازیەکانیان لە ساتە وەختە سیاسی هەستیارەکاندا توانای هاوکاری تاکتیکی و استراتیژیان هەیە. پێنجم، گوتاری تەسک و ناتەواوی بەرنامەی ئەمەڵی. دموکراسی و دادپەروەری کۆمەڵایەتی هێشتا خواستی سەرەکی خەڵکە، بەڵام گوتاری سەرەکی بەشێک لە چەپ ئەم خواستە لە پەراوێز دەخەن. گەنجانی ئەمڕۆ جگە لە دادپەروەری ئابووری بەردەوام ئازادیە تاکە کەسیەکان، ژینگە پارێزی، مافی ژنان، بەرهەڵسکاری، هەڵاواردن و مافی کەمینەکاندا دەگەڕێن. چەپێک کاتێک دەتوانێت جێگەی کۆمەڵایەتی خۆی بەهێز بکات کە بەستەرێک لە نێوان خواستی دموکراتیک و دادپەروەری ئابووری و ئازادیە مەدینیەکاندا دروست بکات. هاوکات خەڵک لە دروشمی گشتی بێزارن، وەڵامی ڕوونیان بۆ کێشەکانی هەڵاوسان، بێکاری، گەندەڵی و سیستمی تەندروستی و پەروەردە دەوێت کە بەداخەوە چەپ کەمتر بەرنامەی کورتخایەن و جێبەجێکاری بۆ ئەم پرسانە پێشنیار کردووە. ئایا ئەم لاوازێ هەتاهەتاییە؟ لە ڕوانگەی مارکسیستی و زانستیەوە نەخێر، چونکە سیستمی سەرمایه‌داری لە ناوەڕۆکی خۆیدا بە شێوەیەکی بەردەوام قەیران، نایەکسانی و هەڵاوسان بەرهەم دەهێنێتەوە. ئەمەش زەمینەی خەباتی کۆمەڵایەتی هەمیشە زیندوی ڕادەگرێت. بەڵام ئەوەی ڕوونا بوژانەوەی سۆسیالیزم بە دروشمی کۆن و سکتاریزمی ڕێکخراوەیی ڕوونادات، بەڵکو پێویستی بە شیکاری نوێ بۆ واقعی هاوچەر، پێداچوونەوەی بوێرانەوە و ڕخنەئی لە ئەزمونە مێژوویەکان و بەستنەوەی تئۆری بە داواکاریە واقعی و ڕۆژانەی جەماوەرەوە هەیە. بەتایبەت ئەم داواکاریانە لە ناخی خۆیدا بیرۆکەی چەپن، تەنانەت ئەگەر خەڵکێک کە دروشمی بۆ ئەدەن سەر بە هیچ ڕێکخراوێکی چەپ نەبن یان تەنانەت خۆیشیان بە چەپ نەزانن، با بپرسین کام هێز جگە لە هێزی چەپ لە دروشمی ژن ژیان ئازادی دەتوانێت ڕنگدانەوەی ئاوات و ئامانجەکانی خۆی ببینێتەوە. هەر بۆیە بەرەی ڕاست چ لە حکوومەت و چ لە ئۆپۆزیسیۆن بە پەلە کەوتنەخۆ تا ئەم دروشمە پەراوێز بکەن، کەوابوو دەتوانین بە ڕاشکاوی ئەوە بێژین کە هێزی چەپ کە دوای ژن ژیان ئازادی دەکات، هێزی بەرینی کۆمەڵایەتین کە ئەگەر ئەو گرفتانەی کە باسمان کرد چارەسەر بکرێ، ڕێکخراوێکی چەپ کە ئەم دروشمە دەکاتە پێناسی خۆی دەتوانێت جێگە و پێگەی کۆمەڵایەتی خۆی بەهێز بکات. هیوادارین بەم کورتەیە وەڵامی پرسیاری کاک فوادمان دابێتەوە. لە درێژەی بەرنامەکەماندا وەڵامی پرسیارەکەی هاوڕێ ئەفسانە دەدەینەوە کە سەرنجی کاک فواد و بینەرانی ئازیزیشی بۆ ڕادەکێشم.
للدريا خطارها والبارش تدوي بشان للدريا خطارها والبارش تدوي بشان بس السنجي شيادا چو کی دادا وكشو بدن بسر پاییزی زردابا بخور بگیری بکو بگیری بسر پاییزی زردابا بخور بگیریم بکو بگیری لسر آخر قلا آخر چلی دنیای گو بگیری چلی دنیای هاوڕێ ئەفسانە لە پەیامێکدا پرسیەتی ئایا قەیرانی ڕۆتی چەپ قەیرانی تێئۆری و بیری سیاسی یان قەیرانی تەشکیلات و ڕێکخراو. سپاس بۆ هاوڕێ ئەفسانە. بۆ گەیشتن بە وەڵامێکی ئەقڵانی پێویستە پێش هەر شتێک جیاکاری لە نێوان ئەم دوو ئاستەدا بکەین و تێکەڵیان نەکەین. ناکرێت شکست یا لاوازی کارکردنی ڕێکخراوێک بە خێرا وەک شکستی تەواوەتی تێئۆریەکانی یەکسانی خوازی ڕەخنە لە سەرمایەداری یان دادپەروەری کۆمەڵایەتی تەماشا بکرێت. بە هەمان شێوەش ناکرێت دروستی هەندێک چەمکی تێئۆری بە باڵگەی تەندروستی ڕێکخراوە سیاسیەکان دابنرێت. هەر کام لەم دوو ڕەهەندە بایەخ و میکانیزمی تایبەت بە خۆیان هەیە و دەبێت بەجیا شیکاریان بۆ بکرێت. بەڵام ئەگەر بە دوای ڕێشەی ترین خاڵی لە ئەوازی مێژووی ڕۆتی چەپی ئێراندا بگەڕین کاتە ئاستێک کاریگەری ڕۆتی چەپی جیهانیشی لەسرە دەتوانین لەم ڕستەیەدا کورتی بکەینەوە. گواستنەوەی پلە بە پلە لە فەرهەنگی پرسیارکردنەوە بۆ فەرهەنگی پاسەوانیکردن لە وەڵامە ئامادەکراوەکان یان سڕبوونەوەی ئەقڵ و سەرهەڵدانی جۆری نوێ جەوهەرپەرستی. لە هەر ڕێکخراو یان بزوتنەوەیەکی سیاسی کۆمەڵایەتیدا تا ئەو کاتەی پرسیارکردن، گومان و هەڵسەنگاندن وەک بەهایەک سێ دەکرێن، فکر و ئەندیشە زیندوو و لە گەشەی بەردەوامدا دەبێت. بەڵام کاتێک ئەرکی سەرەکی ئەندامان دەبێتە پارێزگاریکردن لە دەقەنەگۆڕاوەکان و وەڵامە پێشوەختەکان، جۆش و خۆشی زانستی جێگەی خۆی دەدات بە وەفاداری غیری زانستی کە لە ئەنجامدا توانای فێربوون و خوێن نوێژنکردنەوە لەناو دەچێت. لەم کەشەدا لایەنە سیاسیەکان بۆ پاراستنی پێگە و هژمونی ڕێکخراوی خۆیان لە بڕی دیالۆگ بە هەمان لۆجیکی مەرجعە نەریتەکان ڕەفتار دەکەن، بە بەردەوامی فتووە بەرامبەر بە ڕکابەرە فکریەکانی خۆیان دەکەن. بەم هۆیەوە بچووکترین جیاوازی ڕاوبووچوون لە بڕی ئەوەی کەڵکی لێ وەربگێدرێ بۆ دەوڵەمەندکردنی حێزب دەکرێتە نازنامەیەکی ڕێکخراوی نەگۆڕ و لە بڕی هاوکاری و بەرهەمهێنانی یەکێتی دەبێتە هۆی دووبەرەکی لێکترازان و دوژمنکاری هەمیشەیی.
پرۆسەی ڕاستەقینەی ڕزگاری خوازی دەستبەرداربوونی شکستەکان نییە، بەڵکو گۆڕینی شکستەکانە بۆ کەرەستەی فێربوون و پەرەپێدان. ئەمە هەمان ئەو ڕۆحیە خۆڕەخنەیە کە کارل مارکس لە پرتووکی هەژدەی بۆمێری لوئی بناپاردا ئاماژەی پێدەکات. بزوتنەوەی کە لە هەڵەکانی خۆی ڕانەکات، بەڵکو بەردەوام دەگەڕێتەوە سەر پێشینەی خۆی، ڕەخنە لە کارەکانی دەگرێت تا بتوانێت ئاسوودەیەکی نوێ پێک بێنێت. ڕێگەی ڕزگاربوونی بزوتنەوەی سیاسی لە گەڕان بە دوای سەرکردەیەکی کاریسماتیک و باشتردا کورت نابێتەوە، بەڵکو لە بنیادنانی دامەزراوە و هێڵێکدا بەرجەسە دەبێت کە تێدا ڕەخنەگردن لە خۆ و قبولکردنی هەڵەکان نیشانەی لاوازی نەبێت، بەڵکو بەشێک دەبێت لە پرۆسەی سروشتی گەشەکردن. جیاوازی بیرروبووچوون ببێتە سەرچاوەی داهێنان و نوێگەری، نەهۆی ئینشعاب و دەرکردن. فەرزیەی سەرەکی بۆ دەستنیشانکردنی قێرانی چەپی ئێران ئەوەیە کە کێشەکە تەنها لە شکستە سیاسیەکان یان سەرکوتی دەرەکیدا نییە، بەڵکو لە دابەزینی بەرەبەرەی فەرهەنگی خۆڕەخنەئی، فێربوونی بە کۆمەڵ و هاوکاری هێزە ئازادی خوازەکاندا دەبینرێتەوە. بازدان لەم قێرانەوە هەنگاونان بەرەو سەرکەوتن مەشروتە بەوەی کە ڕۆتی چەپ لە بڕی پاسەوانیکردن لە پیرۆزیە تەشکیلاتیەکان فەرهەنگی ڕەخنا، پۆشینی کەم و کۆڕیەکان و دیالۆگی کراوە بکاتە بنەمای ڕەفتاری سیاسی خۆی، بەبێ ئەم وەچەرخانە فکریە هەر هەوڵێک بۆ ڕێکخستنەوەی تەشکیلاتی تەنها بەرهەمهێنانەوەی هەمان بازنەی بەست و شکستەکانی ڕابردوو دەبێت.
بجاره بلبل تارا بجاره بلبل تارا. لە ئێران سێدارەدان گیان دەستێنێت، هەڵاوسان ژیان. ئەمە سەردێڕی نووسراوەی هاوڕێ مینایە کە لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێت بۆ لە ناوبردنی نەتەوەیەک تەنها سێدارەدان و سەرکوتکاری بەس نییە، یەکێکیان بە پەتی دار و ئەوی دیکەیان بە بچووکبوونەوەی خوانەکان لە ناوچوونی پاشگەوتەکان، بڵاوبوونەوەی هەژاری و بێئومیدیە کە ڕێگای حکوومەتەکان بۆ مانەوە لە دەسەڵات هەموار دەکات. حکوومەتێکە ساڵانێکی زۆرە هەڵاوسانی درێژخایەن، دابەزینی بەهای دراوی و گۆشارەکانی سەربژێوی ڕۆژانەی خەڵک مەهار ناکات، لە کرداردا ژیانی ملیۆنان کەس دەخاتە ژێر گوشارەوە. لە بارودۆخێکی وەهادا خوانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بچووکتر دەبێتەوە، پاشگۆتەکان لە ناو دەچن و ئومید بە داهات و کاڵ دەبێتەوە. حکوومەتێکە لە یەک کادا جەخت لەسەر جێبەجێکردنی بەربڵاوی سزاکانی سێدارەدان دەکات و لە مەهارکردنی هەڵاوسان و قەیرانی گوزەرانیشدا شکستی هێناوە، کۆمەلگای خستووەتە ژێر دوو گوشاری قورسەوە، گۆشارێکە باجەکەی خەڵک بە گیان، گۆزەران و داهاتووی خۆیان تێدان. کینز ئابوورناسی بەناوبانگ دەڵێت ئەگەر دەتانەوێت نەتەوەیەک لە ناو ببەن، کەم تێچووترین، ئاسانترین و شاراوەترین ئامراز هەڵاوسانە. هەڵاوسانێکی درێژخایەن دروست بکەن، چونکە هێواش هێواش هەموو بناغە ڕۆژدێ و ئابوووریەکانی ئەو نەتەوەیە لە ناو دەبات. کۆمەلگا تەنها لە ژێر سایەی فیشەک و پەتەکاندا گیان نادەن، بەڵکو بەشێکی گەورەی پرۆسەی لە ناوبردنی ڕەوان و جەستەیی نەتەوەکان لە ڕێگەی ئامرازی بێدەنگ و درێژخایەنەوە جێبەجێ دەکرێت. کاتێک دەسەڵاتێ شکست دەهێنێت لە دابینکردنی سەرەتاییترین مافەکانی ژیان، پەنا دەبات بە دوو جۆر لە سەرکوتکاری: سەرکوتکاری ڕاستەوخۆ یعنی سێدارە و زیندان، و سەرکوتکاری ناڕاستەوخۆ یعنی هەڵاوسان و داڕمانی ئابووری. سێدارەدان تەنها سندنەوەی گیانی تاکێک نییە لەسەر کورسی دادگا، بەڵکو پەیامێکی ترسێنەرە بۆ تەواوی کۆمەلگا. ئامانجی سەرەکی لە بەکارهێنانی بەربڵاوی سێدارە دروستکردنی شوکێکی ڕەفتاری و ترسێکی قوڵە لە ناخی هاوڵاتیاندا، تا بێدەنگی و ملکەجی بکاتە بنەمای پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک. بەم شێوەیە پەتی دار دەبێتە ئامرازێک بۆ سڕینەوەی جیاوازیەکان و دامرکاندنەوەی هەردەنگێکی ناڕازی. وەک ئاماژەی پێدرا، هەڵاوسان درێژخایەن تەنها قەیرانێکی دارایی نییە، بەڵکو ڕووخاندنی گشتی کۆمەڵایەتیە. کاتێک بەهای دراو دادەبەزێت، سفرەی خەڵک بچووک دەبێتەوە. کەسایەتی و کەرامەتی مرۆڤەکان لە پێناو دابینکردنی بڕێگنان دەکەوێتە مەترسیەوە. چینی ناوەند لە ناو دەچێت، چینی ناوەند کە بڕبڕی پشتی گەشەی ڕووناکبیری سیاسی و ڕۆژدی هەر کۆمەلگایە بەرەو هەژاری زیاتر شۆڕ دەبێتەوە. داڕمانی بنەمای هاودەنگی: کاتێک مانەوە لە ژیاندا دەبێتە سەختترین بڕیاری ڕۆژانە، هاوسۆزی متمانەی کۆمەڵایەتی و بەها مرۆییەکان جێگەی خۆیان دەدەنە ململانەی توندوتیژیانە بۆ ڕزگاربوون. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دۆخێکی لەم جۆرە کە لە لایەکەوە مەترسی لە دەستدانی گیان و ئازادی هەیە و لە لایەکی ترەوە گوشاری بە پەلە ژیان و هاتووی کۆمەلگا تووشی جۆرێک لە بێئومیدی دروستکراو دەکات. لەم دۆخەدا خەڵک نەک تەنها ئێستای خۆیان، بەڵکو ئاسووی داهاتوونەوەکانیشیان لەدەست دەدەن. باجی ئەم دوو گوشارە تەنها ژمارە و ئامار نین، بەڵکو قوربانیەکە کە جەستە ڕۆح و ڕەسەنایەتی نەتەوەیەک دەستە سەر دەکات. چۆن ڕوبەڕووی ئەم دۆخە ببینەوە؟ گەرچی گوشارەکان قورسن، بەڵام هیچ بێئومیدیەکی دروستکراو سەخامگیر نییە. بۆ شکاندنی ئەم منگنەیە و گەڕاندنەوەی ئاسۆبۆنەوەکان پێویستمان بەکارکردن لەسەر چەند تاکتیکێکی سەرەکی هەیە. یەکەم، هوشیارکردنەوەی جەماوەر و ڕەتکردنەوەی تەسلیم بوون. یەکەم هەنگاوی بەرەنگاربوونەوەی بڕوابوونە بەوەی کە ئەم دۆخەنە یاسایی نییە و نابێت ببێتە کودێکی قبوڵکراوی ژیان. هوشیاری کۆمەڵایەتی وا دەکات خەڵک لە تەنهایی ئازار نەچێژن، بەڵکو بزانن کێشەکە گشتگیرە و ڕێگەی دەربازبوونیشی بە کۆمەڵە.
دووەم دروستکردنی تۆڕی هاوپشتی کۆمەڵایەتی لە کاتێکدا گوشاری ئابووری و سیاسی دەیەوێت تاکەکان لە یەکدا بچڕێت پێداگری لەسەر هاوکاری جماوەری سەکویەکە دروست دەکات بۆ پاراستنی بژێوی و ڕۆحیەی یەکتر. هاوپشتی سەرمایەی زیندوی کۆمەلگایە لە بەرامبەر داڕمان. سێهەم ڕێکخستنی تواناکان لە چوارچێوەی بەدیلی پەروەردەیی و فکریدا. بۆ گەڕاندنەوەی ئاسۆی نەوەکانی داهاتوو پێویستە دامەزراوەی سربەخۆی فکری پەروەردەیی و فەرهەنگی دروست ببن لە ڕۆحیە ڕسەنایەتی و ئازادی خوازی پەرە بسێنە و نەهێڵە ناسنامەی کۆمەلگا لەژێر ئەم گوشارەدا بسڕێتەوە. چوارم بەدەستەوەگرتنی ئیرادەی گۆڕانکاری جەماوەری. دەربازبوو لەم مەنگەنە تەنها بە ئارامگرتن نابێت بەڵکو بە کارکردنی داواکاریەکانە بە کارنامێکی ڕوونی کۆمەڵایەتی و سیاسی کە دێدا مافی ئازادی بژێوی شایستە و کەرامەتی مرۆڤ بێتە هێڵی سوور و مەرجی سەرەکی لە هەموو جوڵەیەکدا. بێئومیدی چەکێکی دەرونیە، بەڵام کاتێک کۆمەلگا دەستپێشخەری ئێرادە و هاو پشتی خۆی دەگرێتە دەست مەنگەنەکە تێدەشکێت. ڕێگەی ڕزگاری لە ڕوونبوونەوەی ئاسۆیەکەوە دەست پێ دەکات کە تێدا ماف ناکرێتە قوربانی بژێوی و ئازادیش ناکرێتە قوربانی مانەوە. دیمەنی دووبارەبوونەوەی کۆچی بە کۆمەڵی دەیان هەزار پەنابەری مەراکشی و ئافریقایی بۆ ناوخاکی ئیسپانیا و دەستپێکردن و گەڕاندنەوەی بە پەلەیان تەنیا ڕووداوێکی بەڕێکەوت نییە، بەڵکو هێنانەوە سەرشاشەی توندوتیژی سیستمێکەکە دەیان ساڵە لەسەر سنوورەکانی ئەوروپا دەوکسەرێت. ئەم ڕووداوە سەر لە نوێ کێشەی ململانەیە ئینسانەکان کە لەسەر ناداتپەروەری هەڵدێن و سنوورەکانی بەزەقی خستووەتە سەر مێز. لە ساڵی 1993 تا ئێستا زیاتر لە 77,000 ئینسان لە کاتی هەوڵدانیاندا بۆ گەیشتن بە ئەوروپا گیانیان لەدەستداوە کە تەنیا 35,000 کەسیان لە دوای ساڵی 2015ەوە بوونەتە قوربانی. سەدان بەلەم لە قوڵایی دەریاکاندا نقم بوون، دەیان تەرم هەرگیز و هەرگیز نەدۆزرانەتەوە. سەدان پەنابەری تر لە گەرمای بیابانەکانی ئافریقایان زیندانە نهێنیەکان خێنکراون بەبێ ئەوەی ناو و ژمارەیان لە هیچ کۆمیسیۆنێکدا تۆمار بکرێت. ژمارکردنی قوربانیەکان پێویستە، بەڵام ژمارە هەرگیز ناتوانێت جێگەی ناو ژیان و یادەوەری بگرێتەوە. لە پشتی هەر ئاماژەی ئاماریەوە ئینسانێک وەستاوەکە لە شوێنێک چاوەڕوانیان دەکرد. کەسێک کە ماڵەکەی جێهێشتووە، ژمارە تەلەفۆنێکی لەبەر کردووە، وێنێکی خستووەتە گۆشەیەکی فانی و بە هیوای گەیشتن بە کەناراوێکی ئارام کۆتووەتە ڕێ. لە کاتی ڕووداوەکاندا هۆکاری ڕاستەوخۆی ئەم کۆچە دوایانە دەخرێتە ئۆباڵی سرۆشت یان ڕووداوی تەکنیکی. نقمبوون لە دەریادا، تینویەتی لە بیابان، خنکان لە ناو بار هەڵگردایان، سەرما لێدراوی لە پشت پەرژینە ئاسنیەکان. بەڵام دووبارە بوونەوەی بەردەوامی ئەم کارە ساتانە پێمان دەڵێکە ئەم مردانە نەسروشتین و نەڕێکۆت. سنوور تەنیا هێڵێک نییە لەسەر نەخشە. سنوور سیستمێکە لە یاسا، هێزی سەربازی، تەکنۆلۆژیای چاودێری، ڕێکەوتنی سیاسی و بڕیاری ئیداری کە هەلی جوڵەکردن بە شێوەیەکی نایەکسان بەسەر ئینسانەکاندا دابەش دەکات. بەشێک لە مرۆڤەکان بە پاسپۆرت و تیکتی فڕۆکە لە سنوورەکان دەپەڕنەوە، بەشێکی تر ناچارن گیانی خۆیان بدەنە دەست بە لەمێکی لاستیکی، شۆفری باڵهەرگرێک یان تاریکیەکی شەو. کاتێک ڕێگە یاساییەکان بەرەو ئینسان دەبەسترێن، جوڵەکردنی ناوەستێت، بەڵکو درێژتر، نهێنی تر و مەیلی مەترسیکردن زیاتر دەبێت. کۆنتڕۆڵکردنی توندی سنوورەکان ژمارەی پەنابەران کەم ناکاتەوە، بەڵکو تەنیا شانسی مردنیان بەرز دەکاتەوە و جەستەی بێگیانیان لە بەرچاوی خەڵک دوور دەخاتەوە. لە ساڵی 2015دا وێنەی ئالان، منداڵی 3 ساڵە سووریەکە، بۆ ماوەیەک ئەم دوورخستنەوە و بێدەنگی شکان. جەستەی بچووکەی لەسەر کەناراوەکانی تورکیا
ناو تەمەن و جلوبەرگەکەی ڕێگەیان نەدا تەنیا وەک ژمارێک لە شەپۆلی کۆچبەران تەماشا بکرێت. وێنەکە هەژێنەر بوو چونکە هۆی ئەم ڕووداوە دڵتەزێنە گەڕانداوە بۆ بنەماڵەی قوربانیەکە. بەڵام هێزی هەمان وێنە توندوتیژێکی شاردراوێشی ئاشکرا کرد گویا بۆ ئەوەی ژیانی پەنابەرێک شایستەی ماتەمینی گشتی بێت دەبێت بۆ تیاچوونی منداڵێک کەم بکرێتەوە و لە جەماوەرجیا بکرێتەوە لە چوارچێوەی وێنێکدا دابنێت کە بینەر بتوانێت هاوسۆسی بۆ بنوێنێت. بەڵام ئەوانەی وا بڕێکۆت ڕزگاریان دەبێت زۆر بە ئاسانی دەخرنە ناو خانەی وەک کۆچبەری نایاسایی، مەترسی ئاسایشی یان داگیرکاری دموگرافی. کارەساتی کەشتی ئادریانە لە یونان لە ساڵی 2023 کە تێدا لە کۆی 700 پەنابەر تەنیا 104 کەسیان ڕزگار بوون یان کوژرانی کۆمەڵکوژانەی 23 پەنابەر لەسەر پەرژینی نێوان مەراکەش و میلیلیای ئەسپانیا لە ساڵی 2022 دەری خستکە چۆن سنوور خۆی دەبێت مەیدانی کوشتنی ئینسانەکان. پەرسکرداری ئوروپا بۆ شەڕی ئوکراینیا سەلمان دیکە وەرگرتنی بە پەلەی ملیۆنان پەنابەر لە ڕووی ئیداریەوە مەحاڵ نییە. تا ئەیاری ساڵی 2026 نزیکەی 4,38,000 ملیۆن پەنابەر ئوکراینی لە یەکێتی ئوروپا لە پاراستنی کاتی بەهرەمەند بوون. ئەم هەنگاوە پێویست بوو بەڵام هاوکات ڕووی سیاسەتی هەڵبژاردننی وەرگرتنی پەنابەری ئاشکرا کرد کە دوور بوو لە مافی ئەنسانی. ئەو ئاسانکاریانەی بۆ گروپێک لە چەند هەفتەیەدا فراهەمکرا ساڵانێک بوو بۆ پەنابەرانی ئەفغانی، سووری، سوودانی یان فەلەستینی بە مەحاڵ ناودەبرا. لە دەیەی ڕابردوودا یەکێتی ئوروپا بەشێکی گەورەی کۆنتڕۆڵی سنوورەکانی گواستوتەوە بۆ دەرەوەی خاکەکە. لە بەرامبەردا میدیاکان و دەسەڵاتداران بەردەوام قاچاقچیان وەک تاوانباری ئەسڵی نیشان دەدەن. ئەگەرچی تۆڕەکانی قاچاقچیان بێبەزەئی و سەوداگەرن بەڵام تاوانبانکردنی ئەوان تەنیا بۆ پاکانەکردنی ئەو سیستمیە کە بازاڕی بۆ دروست کردوون. لە کاتێکدا ڕێگەیەکی ئارام و یاسایی هەبێت هیچ مرۆڤێک ئامادە نیە هزاران دلار بە قاچاقچی بدات بۆ ئەوەی لە دەریا بخنکێت. ڕزگارکردنی دەریایی، دروستکردنی ڕێڕەوی مرۆیی، ئاسانکاری بۆ گەیاندنەوەی خێزانەکان و پێدانی فیزای پەنابەری ڕێگە چارەکردارین. کۆسپە سەرەکیەکانی نەبوونی ئامرازیان بووجە نییە. کۆسپەکە ڕەتکردنەوەی ئەم ئامانجە سیاسیەکە ژیانی مرۆڤێکی بێبەڵگەنامە بەهایەکی یەکسانی هەیە لەگەڵ ژیانی هاوڵاتیەکی ئوروپاییدا. ئەوەی ئەو شەپۆلانەی دەریای سپی ناوەڕاست نین کە بە تەنیایی ئینسانەکان دەکوشن، هەروە بیابانیان باڵ هەڵگرە سەرکەرەوەکانیش بکوژی تەواوی نین. ئەوەی مرۆڤەکان دەکوژێ سیستمێکەکە جوڵەکردن بۆ بەشێک لە مرۆڤەکان دەکاتە دیاردێکی ڕۆژانە و ئاسایی و بۆ بەشێکی تر دەکاتە تاقیکردنەوەیکی کوشەندە. تاقیکردنەوەیکە مردن تێدا باری نائاسایی نییە بەڵکو تێچوویەکی چاوەڕوانکرا و بەرنامە بۆ داڕێژراوە. بردردي فراق خيارا طلع بردردي فراق خيارا ويدك لجيان تاوي قربانيش بخوربا من بال دقريم
لە ئاسمانم لە ئاسمان دڵێم تاگە و لە تەنیایی حاڵی خۆ سووتانم و سووتانم و لە سووتانە خۆم بەسۆ يا إلهي 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 اختياري ما يكاد بيدلين أيد الورى بيدلين أيد الورى بيدلين أيد الورى أيد الورى أيد الورى حول بيني يا حول بيني حول بيني يرد جيار ولا دشتي ما يكار حول بيني ولا دشتي ما يكار درێژەی بەرنمەکەمان ئەم جارەش تەرخان کردووە بە نامەی کاکزانە کە نووسەتی هاوڕێیان سڵاو. لە هەفتەکانی ڕابردوودا پێکەوە گەشتێکمان کرد بەرەو جیهانی بیرکردنەوەی سوقرات، ئەفلاتون و ئەرستۆ. فێری ئەوە بووین کە چۆن بە ئەقڵ سیستم بۆ جیهاندا بڕێژین و بە دوای یاساکانی ڕەوشت و کۆمەڵگادا بگەڕێن. بەڵام ئەم هەفتەیە لە ناکاو لەو ژوورە هێمن و ئەکادمیای ئەفلاتۆنیەکان دینە دەرێ و ڕوبەڕووی گەردەلوولێک دەبینەوە، ڕوبەڕووی فیلسوفێ کە نەهاتووە سیستمی نوێ لەسەر ئەرستۆ دروست بکات، بەڵکو هاتبوو بە چەکوشەکەیەوە تەواوی پەیکەرە کۆنەکانی فەلسەفە بشکێنێت. ئەمڕۆ باسی فرێدریک نیچە دەکەین. ئەو بیرمەندەی جیهانی تووشی شۆک کرد، بەڵام هاوکات دەرمانێکی قورس و زۆر پێویستیشی پێشکەشی مرۆڤی ڕاڕا و ناومێدی سەردەم کرد. بەشی یەکەم: تەشخیصی نەخۆشیەکە، نهیلیزم یان بێمانایی. ئازیزان، نیچە زیاتر لە سەدەیەک پێش ئێستا چاوی لە داهاتووی جیهان کرد و تەشخیصی قەیرانێکی گەورەی کرد کە ئاوێنەی تەواوی دنیای ئەمڕۆمانە. ئەویش قەیرانی نهیلیزم یان بێمانایی بوو. نیچە گوتی جیهانی نوێ بەها مۆراڵی و کۆنەکانی داڕماوە.
مرۆڤی ئەمڕۆ تووشی جۆرێک لە پوچگرایی خەموکی فکری و بێهێوایی بووە. بەڵام نیچە لە ناڵاندن بەدەست بێماناییوە نەوەستا. ئەو گوتی ئەگەر بەها کۆنەکان شکان و جیهان مانایەکی ئامادەکراوی بۆ تۆ تێدا نەما، ئەمە ناڵاندنی نابێت. ئەگەر گەورەترین ئەمە گەورەترین هەلە تا خۆت ببیتە دروستکەر و خوڵقێنەری مانای ژیانی خۆت. کەڵکی ئەم بیرۆکەیە بۆ ئەمڕۆمان چییە؟ نیچە فێرمان دەکات لە جیاتی چاوەڕوانیکردنی موعجزە یان ناوئومید بوون لە دۆخی ئاڵۆزی ئابووری سیاسی و دەرونی لە ڕۆڵی قوربانی بینەجەرێ. هیچ مانایەکی ئامادەکراو لە دەرەوە نییە. مانای ژیانت ئەو بەهایانەن کە خۆت لە ناوەوە دروستیان دەکەی. بەشی دووهەم، ئەخلاقی گەورە لە بەرامبەر ئەخلاقی بەندەدا. یەکێک لە تونترین ڕخنەکانی نیچە لەسەر چەمکی ئەخلاق بوو. ئەو فەلسەفەی دابەش دەکرد بە دوو جۆر ئەخلاق: ئەخلاقی بەندە و ئەخلاقی گەورە. ئەخلاقی بەندە ئەخلاقی ئەو کەسانەیە کە لە ترسی بەرپرسارەتی خۆیان دەشانەوە و لە پشت مێگەلی جەماوەرەوە لاوازی خۆیان ناودەنێن خۆ بەدەستەوەدان و بێ ئیرادەی خۆیان ناودەنێن ئارامی. ئەوان هەمیشە شوێن کەوتوی ڕۆتی گەشتین. ئەخلاقی گەورە ئەخلاقی مرۆڤێکی سربەخۆیە کە ئیرادەی هەیە، بەهای خۆی دیاری دەکات، ناوێرە تەسلیمی بێدەنگی و ترس بێت و لە بەرامبەر ئازارەکاندا ڕادەکات، بەڵکو ڕوبەڕوویان دەبێتەوە. لە جیهانی ئەمڕۆدا کە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەوڵ دەدەن هەمومان بکەن بە یەک جۆر فکر و یەک جۆر مێگاڵ، نیچە پێمان دەڵێت شۆڕشگەڕی ڕاستەقینە ئەوەیە خاوەنی سربەخۆی فکری خۆی بێت و ڕێگە نەدات کەسانی دیکە پەیوەری باش و خراپەت بۆ بنووسنەوە. بەشی سێهەم، خۆشویستنی چارەنووس. مەزنترین و جوانترین وانەی نیچە بۆ ژیانی ڕۆژانی ئێمە دەستواژەیەکی لاتینیە: خۆشویستنی چارەنووس. مرۆڤی ئاسایی کاتێک تووشی شکست، ڕەنج یان ئازارێک دەبێت بەردەوام دەڵێت بۆچی من؟ خۆزگە ئەمە ڕووی نەداوە. بەڵام نیچە دەڵێت ڕەنج و ئازار بەشێکە لە گەشەی مرۆڤ. داری بەرز تەنیا لە ناو زەنازەنا و ڕەشەبا بەهێزەکاندا ڕێگەکانی قوڵتر دەبنەوە. نیچە دەڵێت تەنیا ڕەنج مەچێژە، بەڵکو ئازارەکانت خۆش بوویت بە شێوەیەک بژی کە ئەگەر بەیانی تەمەنت لە سەرەتاوە دەست پێ بکاتەوە، بە خۆشویستنەوە بە تەواوی ئازار و سەرکوتەکانی بڵێیت بەڵێ جارێکی تریش ڕێگە هەمان ڕێگەیە. ئەمە تورپۆکی ئێرادەیە لە بەرامبەر شکستدا سەردانەنواندن، بەڵکو سوتەمەنی دروستکردن لە ناو ئازارەکان بۆ بازدانی گەورەتر. بەشی چوارم، چەمکی ئەبەر ئینسان. لە کۆتاییدا نیچە باسی چەمکێک دەکات کە زۆر جار بە حاڵەت تێگەیشتنی بۆ کراوە: ئەبەر ئینسان یان سرۆی مرۆڤ. ئەبەر ئینسانی نیچە پاڵوانێکی فیلمە سینمایەکان نییە کە بفرێت. سوپەرمەن ئەو مرۆڤەیە کە دەتوانێت برینەکانی خۆی ساڕێژ بکات، لەسەر پێخۆی بپەڕێتەوە و لە جیاتی ڕق خۆشەویستی و داهێنان دروست بکات. نیچە دەڵێت مرۆڤ پردێکە لە نێوان ئاژەڵ و سروی مرۆڤدا، پردێک لەسەر دۆڵێکی مەترسیدار. واتە مرۆڤ بوون بەرهەمێکی کۆتایی نەهاتووە، بەڵکو پرۆسەیەکی بەردەوامی خۆبنیادنانەوەیە. پەیامی نیچە بۆ ئەمڕۆی ئێمە. نیچە فیلسوفێک نییە کە ئارامیت پێ ببەخشێت، ئەو فیلسوفێکە کە لە خەوی قوڵ بێدارە دەکاتەوە. پەیامی نیچە بۆ ئەمڕۆی ئێمە کورت و پوختەیە: لە شوێن کەوتوئی کوێرانە بێنەتەرێ. ڕەنج و ئازارەکانت مەکە بە پاساو بۆ بەزەی هاتنەوە، بەڵکو بیکە بە پیلەکانە بۆ دروستکردنی ئیرادا. و لە جیهانێکدا کە ڕەنگە پڕ بێت لە بێمانایی و ئاژاوە، خۆت ببە بە دروستکەر و ڕۆشنایی مانای ژیانی خوات. سپاس بۆ گوێگرتنتان و لە هەفتەی داهاتوودا بە بابەتێکی نوێوە درێژە بە زەنجیرەکەمان دەرین. ئێمەش سپاس لێرەوە سپاسی کاک زانا و زانا دەکەین بۆ هاوکاریکردنی لەگەڵ بەرنامەکەمان. هەچەمە عالی هۆ عەزیز گیانینێ بە تۆێ، هەچەمە عالی هۆ عەزیز گیانینێ بە تۆێ، تەواف شافێر زانازێنین گیان گڕوێ جێنۆێ،
وافشا فرزانە زەنین گیان گڕوێ جەنوێ قوربی زەجەون هۆ عەزیز گیان تۆ کەیوێتێنی قوربی زەجەون هۆ عەزیز گیان تۆ کەیوێتێنی گەلاوێزی یان عەزیزم گیان بەرزاو لێهۆنی گەلاوێزی یان عەزیزم گیان بەرزاو لێهۆنی باشە ماڵاو هۆ عەزیز گیان زڵفانی خاوێت باشە ماڵاو هۆ عەزیز گیان زڵفانی خاوێت جەدور دیار بۆ نازەنین گیان بەڵای لاولاوێت جەدور دیار بۆ نازەنین گیان بەڵای لاولاوێت بەداخێکی گرانەوە ڕۆژی دەی مانگی گەلاوێژ هەواڵی مەرگی ناواتەی کاک ساڵح مۆلانایی باوکی ئازیزی هاوڕێ مهدی مۆلانایی یەکێک لە کادر و پێشمەرگەکانی کۆمەڵمان پێگەیشت. کاک ساڵح لە ڕۆژی 25 خەرمانانی ساڵی 1350 هەتاوی لە گوندی ئافڕیان لەدایک بوو. لە تەمەنی 5 ساڵیدا باوکی لەدەستدا و لەوە بەدواوە ژیانی لە باوشی دایکی بەڕێوە برد. بەڵام چارەنووس ئەو تاقیکردنەوەی پێکۆتایی هێنا چونکە لە تەمەنی 12 ساڵیش دایکی لەدەستدا و بە تەواوی هەستی بە تاڵی بێ باوک و بێدایک بوون کرد. دوای ئەوە منداڵی و گەنجی لە ماڵی مامۆکانیدا بەسەر برد. خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی زانستە ئاینیەکانی ئەو سەردەما لە گوندی ماسان سەر بە کامیاران تەواو کرد. لە تەمەنی 18 ساڵیدا بۆ ئەنجامدانی خزمەتی سەربازی چووە تاران و دوای تەواوکردنی خزمەت لە ساڵی 1341 لە شارەوانی سنە دەستی بەکار کرد. هەمان ساڵ هاوسەرگیری کرد و ئەم هاوسەرگیریە بۆ هۆی پێکهاتنی خێزانێکە 6 منداڵ هاتە دنیا، 3 کوڕ و 3 کچ. بەهۆی نزیکی و پەیوەندی بە شەهید کاک سدێق کەمانگەر و شەهید عارف مۆلانایی لە ساڵی 1365 پێش تەمەنی یاسایی و بە زۆر خانە نشین کرایەوە. کاک ساڵح بەهۆی چالاکە سیاسەکانی کوڕە گەورەکەی هاوڕێ مهدی چەندین جار کەوتە ژێر فشاری دەستگاکانی ئەمنی و چۆسانەوە. ئەم فشارانە تەنها خۆی نەگرتەوە بەڵکو هاوسەر و منداڵەکانیشی بەشیان لێ هەبوو. ئەو پیاوێکی بەناوبانگ بە چاکە، عزەتی نەفس، پاکی و پاکدامەنی، مهرەبانی، بەخشندی و خۆشەویستی بۆ خێزان بوو. لە نێوان خەڵکی سنە و دەوروبەریدا بەڕێز و خۆشەویستی ناسرا بوو و هەمیشە جێ متمانە و خۆشەویستی خەڵک بوو. بەڵام لە ژیانی پڕ لە شکۆیدا دووری کوڕە گەورەکەی لەلایەک و فشاری دەرونی و دەستڕێژی دەستگا ئەمنیەکان هەروەها نیگەرانی بۆ چارەنووسی دوو کوڕەکەی دیکەی خەمێکی قوڵ و هەمیشەیی لە دڵ و ڕوخساری نیشتەجێ کرد بوو. ئەم خەمانە ڕۆژ بەڕۆژ هێژی جەستەی و گیانی کەمتر دەکرد. دوای کۆچی دوایی هاوسەری دایە مەستورە لە ساڵی 1388 شکۆ و هێزی ژیانی زیاتر لاواز بوو. لەم ساڵانەی دواییدا بە نەخۆشی پارکینسۆن تووشی بوو و 5 ساڵ کۆتایی ژیانی بەلاوازی جەستە، ئازاری نەخۆشی و ناتوانیەوە بەسەر برد. لە کۆتاییدا لە ڕۆژی دەی مانگی گەلاوێژی ساڵی 1405 لە ماڵی خۆیدا چاوی لە ژیان داخست و کۆچی دوایی کرد. تەرمەکەی لە نێوان خەم و ماتەمی خێزان، خزمان، هاوڕێیان و خەڵکی شار و گەڕک بۆ گوندی ماسان گوازرایەوە و لەوێ بە خاک سپێدرا. یادی گەش و ناوی پیرۆزی کاک ساڵح مۆلانایی هەمیشە لە دڵی خێزان، هاوڕێیان و هەموو ئەوانەی ناسی بوویان بە زیندوئی دەمێنێتەوە.
بەداخێکی گرانەوە ڕۆژی دوانزەی مانگی گەلاوێژ هەواڵی کۆچی دوایی کاک محەممەد علی مورادی باوکی ئازیزی هاوڕێ ڕەزا علی مورادیمان پێگەیشت. کاک محەممەد علی لە ساڵی 1316 هەتاوی لە خێزانێکی زەحمەتکێش و بەڕێز لە گوندی کۆرکۆرە نزیکەی شاری سنە لەدایک بوو. لە منداڵی و گەنجیەوە بەکار و زەحمەتی ژیانی گۆند گەورە بوو و ئەو ژیانە پڕ لە ماندوو بوون و نەهامەتیە کەسایەتیەکی ئارام بەهێز بەرپرسیار و خاوەن ئێرادەی پێبەخشی. هەلو تەمەنەوە هەستی بە نادات پەروەری کۆمەلگا کرد و بە مرۆڤێکی هوشیار و کۆمەڵایەتی ناسرا. سەرەڕای تەنگانە و سەختیەکانی ژیان کاک محەممەد علی پیاوێکی کۆمەڵایەتی قسەخۆش نوکتەزان و گەشاوەڕوو بوو. لە گوندی کۆرکۆرەی شاری سنە گوندەکانی چەمشار و ناوچەی لەیلاق بە چاکە پاکی میهرەبانی و ڕەفتاری باش لەگەڵ خەڵکدا ئاسرا بوو. هەمیشە لە یارمەتیدانی ئەوانەی پێویستیان بوو پێشەنگ بوو و تا ئەو شوێنەی توانای هەبوو دەستی یارمەتی بۆ خەڵک درێژ دەکردەوە. کاک محەممەد علی برای دایە خەدیجە علی مورادی دایکی سێ لە شەهیدانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هاوڕێیان کەماڵ جەماڵ و جەبار سید مورادی بوو. ئەم پەیوەندی خێزانیە ڕۆڵێکی گرنگی لە ژیان و بیرکردنەوەی کۆمەڵایەتیەکاندا هەبوو وەک کاریگەریەکی قوڵی لە هەڵسوکەوت و هەڵوێستی مرۆیی و کۆمەڵایەتی ئەودانا. لە کۆتاییدا ڕۆژی دوانزەی گەلاوێژی ساڵی 1405 بەهۆی نەخۆشی سووتان و هەڵاوسانی سیەکان لە نەخۆشخانەی کەوسەری سنە چاوی لە ژیان داخست و خێزان کەسوکار و دۆستانی لە خەمی دووری هەمیشەیدا جێهێشت. یادی گەش و ناوی پیرۆزی کاک محەممەد علی مورادی هەمیشە لە بیر و دڵی خێزان هاوڕێیان و هەمووی ئەوانەی ناسی بوویان بە زیندوئی دەمێنێتەوە. بەڵێ ئازیزان بە کۆپلە شعرێکی جوانی و بەمانای شاعری گەورە شێرکۆ بێکەس کۆتایی بە بەرنامەکەیم هەفتەمان دێنێن. من چیمەویست لە نیشتمان جگەل لەوەی کە نانێک و کە کونجێکی دڵنیایی و گیرفانێکی بە حورمەت و مشتێ هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی کراوەی سەر ئازادی و ئەشقمباتێ. من چیمەویست لەوە زیاتر نەیدامێ بۆیە ئیتر نیوە شەوێ دەواازەکەیم شکان و چوومە دەرێ بۆ یەکجاری چوومە دەرێ. بەڵێ عزیزان گەیشتە کۆتایە ماڵقەیەی ئێمە و بینەران سوپاس بۆ ئامادەبوون و هاوبەشبووندان تکایە هەر بەردەوام بن لە ناردنی نامە پەیام و بۆچوونەکانتان چونکە هەر وشەیەکی ئێوە بۆ ئێمە گرنگ و جێڕێزمانە. تا دیدارێکی داهاتوو هەمیشە دڵشاد و سەرکەوتوو بن ماڵاوە.